لا إله إلا الله. کەعبەی پیرۆز یەکەمین ماڵ بوو کە دانرا لەسەر ڕووی زەوی. لەو کاتەی کە پێغەمبەران ئیبراهیم و ئیسماعیل سەڵات و سەلامی خودای پەروەردگاریان لێبێت بناغەی ئەم خانوەیان دانا بە فەرمانی خودای پەروەردگار، قەدر و ڕێزی ئەم شوێنە دەرکەوتووە بە سەرزەویدا و بڵاو بۆتەوە. هیچ شوێنێک لەسەر زەویدا بەم قەدر و ڕێزە نەگەیشتووە ئەوەندەی ئەم شوێنە پێی گەیشتووە لە خۆشەویستی و بەڕێزدانان. موسڵمانان لە هەموو شوێنێکی دنیاوە لە نوێژەکانیاندا ڕووی تێدەکەن و هەروەها سەردانی دەکەن، هەتا بووە بە چرا و ڕووناکی ئیسلام و دروشمی دین. هەر لە ساڵانی زووەوە پادشا و سەرکردەکانی جیهان پێشبڕچەیان دەکرد بۆ بە گەورەدانانی و گۆڕینی بەرجی کەعبەی پیرۆز. ساڵانی ڕابردوو بەرجی کەعبە لە وڵاتانی جیاوازەوە دروست دەکرا و پاشان دەکرایە دیاری بۆ کەعبەی پیرۆز. پاشان وڵاتی سعودیا بۆ چاودێری هەردوو حەڕەمی پایەبەرز هەستا بە ئامادەکردنی ئەم بەرگە بەڕێزە و پایەبەرزە. لە سەردەمی مەلیک عەبدولعەزیز ڕەحمەتی خودای لێبێت فەرمان کرا بە دروستکردنی بەرجی کەعبەی پایەبەرز لە شوێنێکی تایبەت لە نزیک کەعبەی پیرۆز لە ساڵی 1346 کۆچی. ئەوەش یەکەم بەرجی کەعبەی پیرۆز بوو کە لە شاری مەککە دروست بکرێت لەو کاتەی کە کەعبەی پیرۆز بەرجی لەبەر کراوە. پاشان شوێنەکەی گواستراوە بۆ حەیی ئومیلجود لە ناو شاری مەککەی پیرۆز کە لەوێ یەکەم شوێن دروست کرا تایبەت بە دروستکردنی پۆشاکی کەعبەی پیرۆز بە ناوی مجەمەع المەلیک عەبدولعەزیز لکسوة الكعبة المشرفة. گۆڕانکاری تەنها لە شوێنەکەدا نەکرا، بەڵکو گۆڕانکاری لە چۆنیەتی دروستکردنی بەرگەکەش کرا بە چەندین ئامێری پێشکەوتوو. کار لەسەر دروستکردنی ئەم بەرگە دەکرا کە لە پێشدا ئەم بەرگە بەدەست دروست دەکرا. ئەم کارگەیە بۆ دروستکردنی بەرجی کەعبە لە ساڵی 1397 کۆچی دەستی بەکارکردن کرد بە نوێترین ئامێر و مەکینەی پێشکەوتوو لەگەڵ چەند کەسانێکی زۆر زیرەک و شارەزا لە نووسین و چنین بۆ ئەوەی لەسەر بەرگەکانیدا ڕستەکانی تەوحید و بە گەورەدانانی خودای پەروەردگار دەرکەوێت و ڕازاندراوەتەوە بە چەندین نەخشی زێڕین و جوان و ئایەتە پیرۆزەکانی قورئانی پیرۆز. و هەروەها دەرگای کەعبەی پیرۆز ڕازێنراوەتەوە بە چەندین ئایەت و دوعا و نەخشی جوان. و هەروەها لەسەر بەرگەکە چەند دوعایەک بە نەخش نووسراوە لەسەر شێوەی چرا. و لەسەر هەر چوار زاویەی کەعبەی پیرۆز سوورەتی ئەلئیخلاس نووسراوە. و ڕوکنی یەمانی بە چوارچێوەیەکی زێڕین ڕازێنراوەتەوە و درێژکراوەتەوە بەرەو ئاسمان. و لە چواردەوری ئەم بەردەڕەشەی کە لە بەهەشت هاتووە نەخشێکی بازنەیی زێڕین هەیە، هەتا سەرەوە نووسینی ئەڵڵاهو ئەکبەر کراوە لەسەر شێوەی چرایەکی زێڕین. و ئاوەڕۆی کەعبەی پیرۆز بە جوانترین شێوە ڕازێنراوەتەوە و ڕازاندنەوەکەشی تەنها بۆ بە گەورەدانانی خودای پەروەردگارە.